بەڵێ لەسەر کاردانەوەکانی کوژرانی حەسەن نەسڕڵڵاه من میوانێکم هەیە ئەمین بەشیر چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە لوبنانەوە لەگەڵمە. بەڕێز بەشیر ئەم کاتت باش پێشهاتێکی نوێیە پێت وایە ئەم پێشهاتە کوژرانی حەسەن نەسڕڵڵاه چه کاردانەوەیەکی زیاتری لەسەر ئاستی ناوچەکە لێ ئەکەوێتەوە و داهاتووی ئەم جەنگە بەرەو کوێ بات؟ گومانی تێدا نییە کە ئەم هێرشانەی بۆ سەر حیزبوڵڵا ئەنجامدران زۆر بەهێز بوون لە قوڵایی لوبنان واتە لە بەیروت کرانە ئامانج سەرکردەکانی حیزبوڵڵا لەم هێرشانەدا تێوە گلان تاوەکو ئێستاش ئێمە ئەم چاوەڕوانی بزانین حیزبوڵڵا ڕای چییە لەسەر ئەو کوشتنە یاخۆت ڕای خۆی بە شێوەیەکی فەرمی یەکلایی بکاتەوە. بەداخەوە ئەمڕۆ لوبنان لە دۆخێکی زۆر هەستیار و قورسدایە، نازانین بەرەو کوێ هەنگاو دەنێ، نازانین چارە نووسمان چی لێ دێت. ئەو دۆخێک کە ئێستا لە لوبنان هەیە زۆر قورسە، هێشتا گوێمان لە دەنگی بردومانە، هێشتا ئیسرائیل ناوچەکانی لوبنان بردومان دەکات. ئاوارەی بەردەوامە هەزاران کەس ئاوارە بوون بەرەو ناوچەکانی باکوور، بەشێکی زۆر خەڵکی باشووری بەیروت ناوچەکانیان جێهێشتووە ڕویان لە باکوور کردووە یاخود چوونەتە سووریا، چونکە بۆردمانێکی زۆر چڕ هەیە لە باشووری بەیروت. سەرکردەکانی حیزبوڵڵا و دژمنە ئیسرائیلیەکانمان بۆردمانی یەکتر دەکەن، هەردووکیان بەردەوامن لە بۆردمانکردنی یەکتر. ئیسرائیل پێشکەوتووترین تەکنۆلۆژیاکانی بەکاردەهێنێت بۆ بۆردمانکردنی بەیروت. لەلایەکی دیکەوە بەپێ ئەو داتایانەی دەستمان کەوتووە کە ڕەنگە ئەمە قورسترین هێرش بێت کە حیزبوڵڵا لە ماوەی 10 ساڵدا کردی بێتە سەر لوبنان، بەتایبەتی ئەو هێرشەی کە کردی سەر سەرکردایەتی حیزبوڵڵا و ئێوارەی هەینی کە جگە لە سەرکردەکانی حیزبوڵڵا کۆمەڵە خەڵکی دیکەی بێتاوانیش لەو ناوچەیەدا کوژران. بەڵێ هەواڵەکان لە لوبنان، میدیاکان لە لوبنان، خەڵک بە شێوەیەکی گشتی لە لوبنان چۆن باسی ئەم بابەتە ئەکەن، چونکە وەک وتت سوپای ئیسرائیل ئەوەی ڕاگەیاندووە کە حەسەن نەسڕڵڵاه کوژراوە، بەڵام تا ئێستا حیزبوڵڵای لوبنانی هیچ لێدوان و قسەیەکی لەسەر ئەم بابەتە نییە. لەوێ چی ئەگوزارێت؟ گومانی تێدا نییە کە لە دوێ نێوە دۆخێکی زۆر مەترسیدار باڵی بەسەر لوبناندا گرتووە. لەگەڵ ئەوەشدا لوبنان لە شۆکێکی گەورەدایە لەبەر ئەوەی لوبنانیەکان نازانن بەرەو کوێ هەنگاو دەنێن. ئەو کەسێکی کە کوژراوە خاوەنی هاوسەنگێکی زۆر گەورەیە، کاریگەریەکەشی تەنها لە لوبناندا کورد نابێتەوە، بەڵکو حەسەن نەسڕڵڵاه لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری هەیە. ئەمە ژوای کردووە کە لوبنان بەرەو ئاڕاستێکی نادیار بڕوات. لوبنانیەکان پێیان وایە کە کوژرانی حەسەن نەسڕڵڵاه کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر داهاتوویان، چونکە ئەو کەسە تاکە کەس بوو بە شێوەیەکی بەهێز ڕوبەڕووی هەژمونەکانی ئیسرائیل دەبووە و بەردەوام بوو لە ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل. بۆیە پێم وابێت دۆخەکە زۆر هەستیارە. ئیسرائیل جیاوازی ناکات لە نێوان بەرد و مرۆڤدا، هەموو کەسێک بردومان دەکات. ئێستا دۆخی لوبنان دۆخێکی زۆر جیاوازە، نازانین بەرەو کوێ دەڕۆین، نازانین چیمان بەسەریێت، نازانین شەڕەکە چی بەسەریێت. کۆمەڵەیەک سیناریۆ لە بەردەستدان، خەڵک سیقەی بە حکوومەت نەماوە، لوبنانیەکان سیقیان بە حکوومەتی خۆشیان نەماوە، چونکە تاوەکو ئێستا حکوومەت هیچی بۆ نەکردوون، پانەی پاراستون. باش وتی کۆمەڵێک سیناریۆ لە بەردەستدان، ئەکرێت پێمان بڵێ و سیناریۆوانە چییە؟ خەڵک چاوەڕێ چیەکەن؟ بەڵێ گومانی تێدا نییە کە ئەگەر ئێمە ئەوە لە بەرچاو بگرین کە ئەم دۆخە هەروە بەردەوام بێت، هیچ دەستوەردانێکی نێودەوڵەتی نەبێت بۆ دۆزینەوەی چارەسەری دیپلۆماسی، بێگومان ئێمە ڕوبەڕووی وێرانکاری زیاتر دەبینەوە، لوبنان زیاتر وێران دەبێت، خەڵکی زیاتر دەکوژرێن. من باسی ئەوم کرد کە لە شەڕی 2006 ئەو کاتی لوبنان و ئیسرائیل پێکیاندا نزیکەی 1200 کەس کوژران لە 30 ڕۆژدا، بەڵام ئەمڕۆ دەبینین لە تەنها 2 ڕۆژدا ئەو ژمارەیە لە لوبنان کوژراوە، تەنها 2 ڕۆژ
واتە دۆخی ئێستا زۆر مەترسیدارترە ئەسڵەن ترسیشمان هەیە دۆخەکە هێندەی تر پەرە بسێنێت و بتەقێتەوە لەلایەکی دیکەوە سیناریۆیەکی دیکە هەیە ئەویش ئەوەیە وڵاتە زلهێزەکان لەسەر هەمویان و ئەمریکا و فەڕەنسا دەستوەردان بکەن کار بکەن بۆ پاراستنی لوبنانیەکان کار بکەن بۆ پاراستنی خاکی لوبنان هەروەها گوشار بکەن لە ناتانیاهەوە بۆ ئەوەی کە ئەو شەڕی دەستی پێکردووە ڕایگرێت و جۆرێک لە ئاشتی بێتەکایەوە جۆرێک لە ئاگربەست بێتەکایەوە تا لوبنانیەکان چیتر نەکوژرێن هەروەها بەو شێوەی کەوتم. زۆر باشە بەپێی ئەو ئامادەکاریانەی کە سوپای ئیسرائیل کردوێتی لە بانکردنەوە هێنانی ژمارەیەک کەتیبەی سوپاکەی خۆی بۆ سەر سنووری لوبنان لە باکوورەوە هەتا باشوور ئەگەری ئەوە هەیە ئیسرائیل لە ڕووی بەڕیەوە هێرش بکە لە زەمینیەوە با بڵێن هێرش بکاتە سەر لوبنان گومانم وایە کە ئەوەی کە ئیسرائیل ئێستا پێی هەڵدەسێت لە ئەو هێرشانی دەکاتە سەر حیزبوڵڵا یاخود لە ئەو تەکنۆلۆژیایی بەکاری دەهێنێت کە تەکنۆلۆژیایەکی زۆر پێشکەوتووە پێویستی بەوە نییە هێرشی وشکانی ئەنجام بدات چونکە ئیسرائیل لە ئاسمانەوە هەموو کارێک دەکات ئەوەی بێوێت دەیکات لە ئاسمانەوە پێویستی بەوە نییە سەرباز بنێرێتە خاکی لوبنان بە شێوەی وشکانی پێم وانە ئیسرائیل بە شێوەی وشکانی بێتە خاکی لوبنانەوە چونکە هەم ژمارەی کوژراوەکانی زیاتر دەبێت وەک لە غەزە هەم لە ئەزمموی غەزەیشی وەرگرتووە کە سەربازەکانی بۆ شێوەیە ناخاتە مەدرسێەوە ئیسرائیل سوودی لە ئەزمموی غەزە وەرگرتووە بەکاری دێنێ لە شەڕی لوبناندا ئەوەی پێی بکرێت لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی فڕۆکەوە لە ڕووی درۆنەوە دژی حیزبوڵڵا دەیکات بۆیە ئەمە شتێکی ئاسایی یاخود شتێکی عەقلی نییە بەلای منەوە کە ئیسرائیل هەوڵی داگیرکردنی لوبنان بدات لە ڕێگەی وشکانیەوە چونکە خەڵکی زیاتر لێ دەکوژێت برینداری زیاتر دەبێت گەلەکەشی قبوڵی ناکات ئەو کاتە دەشێتە شەڕێکی فراوانتری شەواتە لە دوو بەرەوە شەڕ دەبێت ئەسڵەن پێم وایە ئەگەر ئەم ڕوهنگاوە بکات یاخود بە شێوەی وشکانی بێتە لوبنانەوە سووریەکان و عێراقیەکانیش ڕەنگە بچنە ئەو هێڵەوە دژی سەربازە ئیسرائیلەکان شەڕ بکەن بۆیە بەپێی ئەو زانیاریانەی کە لە بەردەستماندایە ئیسرائیل تەنها لە ڕێگەی ئاسمانیەوە گورز دەوەشێنێت لە ڕێگەی تەکنۆلۆژیەوە گورز دەوەشێنێت پەنا بۆ ناردنی سەرباز بۆ سنووریەکانی لوبنان نابات تەنها پشت بە فڕۆکە و تەکنۆلۆژی و درۆن و دەستگای هەواڵگری دەبەسێت بۆ سەرکوتکردنی سەرکردەکانی حیزبوڵڵا چونکە سوودی لەم ئەزممونە وەرگرتووە. بەڵێ ئەکرێت بڵێن ئەو لێکەوتانەی شەڕی غەزە کە ئیسرائیل با بڵێن زیانێکی زۆری لە ڕووی سەربازیەوە لێکەوتووە وای کردووە کە ئیسرائیل تەکنیکی شەڕەکەی گۆڕیوە ئێستا وەکەڵیت لە ڕێگەی تەکنەلۆژیاوە سەرکردە و کەسایەتی دیارەکانە کاتە ئامانج لە بری ئەوەی مەیدانی بچێتە نێو شەڕەکەەوە. بەڵێ بڕوام وایە کە ئیسرائیل میکانیزمی شەڕی گۆڕیوە لەو کاتەوەی کە هێرشی کردە سەر غەزە شەڕەکەی گۆڕیوە واتە ئێستا کە هاتووەتە سەر حیزبوڵڵا استراتیژی شەڕەکەی گۆڕیوە هەوڵدا سەرکردەکان بکاتە ئامانج بینیمان چۆن فەرماندەی کەتیبەکانی ڕزوانی کردە ئامانج چۆن فواد شکری کردە ئامانج بە موشک و بە درۆن ئەمەش ئەوەمان بۆ دەردەخات کە ئیسرائیل دەستی بردووە بۆ لووتکەی هەڕەمەکە حەسەن نەسڵایشی کوشتووە ئەمەش بانەوە ئیسرائیل تەواو استراتیژی شەڕەکەی گۆڕیوە واتە پلانی شەڕەکەی گۆڕیوە وازی لە ناردنی سەرباز هێناوە لە ڕێگەی وشکانیەوە بەڵکو سەرگەورەکان دەکاتە ئامانج پێی وایە لەم ڕێگەیەوە دەتوانێت توانەکانی حیزبوڵڵا تەواو وێران بکات یاخود حیزبوڵڵا تەواو لاواز بکات بە جۆرێک جارێکی دیکە نەبێتەوە مەترسی بۆ سەر ئیسرائیل ئێستا ئەمەی پێ باشترە وەک لەوەی بە وشکانی بچێتە ناو لوبنانەوە. زۆر باشە بێگومان حیزبوڵڵای لوبنانی کۆمەڵێک هاوبەشی زۆری هەیە لە ناوچەکە لە یەمەنەوە هەتا دێتە عێراق تا سووریا و لوبنانیش بێگومان پێت وایە هاوبەشەکانی نەسڕڵڵا هەروە بە ئاسانی بێدەنگە بن ئەگەر کوژرانی پشت ڕاست بکرێتەوە و پرسیارێکی دیکەمەوەیە کە کاردانەوەی ئێران چییە بێت لە ئەگەری کوژرانی نەسڕڵڵا. گومان وایە کە ئێمە لەم دوایانەدا هەندێک ڕووداومان بینی کە حیزبوڵڵا و هاوبەشەکانی ئێران ڕوبەڕووی شکستێکی استراتیژی بوونەتەوە حەشدی شەعبی حەماس یاخود حوسیەکان کۆمەڵێکی زۆر شکستیان ڕوبەڕوو بووەتەوە هەوڵ دەدەن لە ڕێگەی درۆنەوە لە ڕێگەی موشکەوە جۆرێک لە بارسووکی بۆ خۆیان دروستکەن و ئیسرائیل بکەنە ئامانج بەڵام ئەوەی کە دەیبینین شکستیان هێنا
هێناوە ینی ئەوەی کە بەرەی مەقاومە پێی دەڵێت بەرگریکردن ئەو بەرگریکردن نییە تەنها ناردنی چەند درۆنێکە بۆ مەشغوڵکردنی ئیسرائیل نەک زیان پێگەیاندنی ئەوەی ئەوان دەیکەن تەنها مەشغوڵکردنی ئیسرائیلە ناتوانن هیچ گوشارێک لەسەر لوبنان کەم بکەنەوە پێم وایە ئەوانیش دەستەوەسان وەساون ئێران لەسەر و هەمویانەوە دەستەوەسانە واتە هەموو ئەو هەوڵانەی داویانە بۆ لێدان لە ئیسرائیل هەر هەمووی شکستێناوە هەر هەمووی نەیتوانی حیزبوڵڵا پارێزێت هەموو هەوڵەکانی بەرەی مقاومە نەیانتوانی حەسەن نەسروڵڵا پارێزن ئەوەی ئەوان دەیکەن شتێکی زۆر کەمە پێم وان نییە کە ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەوڵ بدات بچێتە شەڕی ئیسرائیلەوە بەڵکو هەوڵ دەدات لە ڕێگەی لە قوپۆپەکانیەوە لەولەوە درۆنیان تێبگرێت. زۆر باش ئەم جەنگە لە ئەگەری بەرفراوانبوونی کاریگەری لەسەر جەمسەربەندی جیهانی چییە بێت پێتوانیە بارودۆخێکی خراپتر لەوە یەتەکایەوە بە تایبەتی لە ڕووی گرژیەکان ئەگەر جەنگەکە بەم شێوازە بەردەوام لە ڕاستیدا پێم وایە کە ئاماژەکان بەو ئاڕاستەیەن کە جەمسەربەندی دێتەکایەوە یاخۆت جەمسەربەندی دەگۆڕێت بەڵام سیاست شتێکی قوڵە ئێستا ئێران بەرژەوەندی لەوەدا نییە بچێتە ناو شەڕێکی کراوە لەگەڵ ئیسرائیل ئێران چاودێری هەڵبژاردنەکانی ئەمریکا دەکات ئێران بە وریاییەوە سیاست لەگەڵ ئەم دۆخەدا دەکات چونکە بۆ نمونە ئێران چاوەڕێ ئەوە دەکات بزانێت کێ دەبێتە سەرۆکی ئەمریکا ئایا ترەمپ دەبێتە سەرۆکی ئەمریکا یاخود کامالا هاریس ئایا دیموکراتەکان دەبنە سەرۆکی ئەمریکا یاخود کۆماریەکان لەلایەکی دیکەیشەوە ئێران نایەوێت ئەمریکا زۆر لە خۆی تووڕە و نیگەران بکات چونکە چوونە ناو شەڕەوە دژی ئیسرائیل ڕاستەوخۆ واتە تۆ دژی ئەمریکا شەڕت کردووە ئەمریکا تێناوەتە ناو شەڕەکەەوە دژی خۆت بۆیە ئێران بە وردی چاودێری دۆخەکە دەکات بزانێت سنگانەکان چین لەم دوایانەشدا بینیومانەکە دوای ئەوەی کە سەرۆکۆماری نوێی ئێران هاتە سەرکار جۆرێک لە سیاسەتی نەرمی بەکارهێناوە دژی وڵاتانی ڕۆژاوە باسی لە مافی مرۆڤ کردووە باسی لە پەرەپێدانی برایەتی کردووە باسی لە دەست درێژیکردن کردووە بۆ ئاشتی ئەمەش مانای وایە کە استراتیژی ئێران استراتیژێکە تۆزێک نەرمترە لە سەرۆکی ڕابردوو دەیەوێت ئێران وای نیشانە جیامدات کە حکوومەتی ئێستا حکوومەتێکی نەرمە ناوێت بگەڕێتەوە بۆ پێکدادانی گەورە لەگەڵ ئەمریکا ناوێت بگەڕێتەوە بۆ پێکدادانی گەورە لەگەڵ ئیسرائیل پێم وانێ ئێران بچێتە شەڕی گەورەوە. باش لە دوایەمین وتاریا لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان سەرۆکوەزیرانی ئیسرائیل نەخشەیەکی بەرز کردەوە کە ژمارەیەک وڵات تێدا بە ڕەنگی ڕەش ڕەنگ کرابوون لەوانە لوبنان عێراق سووریا ئێران پێت وایە و ئەمانەی بە نەیاری خۆی ینی لە قەڵەمدا بوو پێت وایە لە نێویاندا عێراق کە بەلای ئێمەوە گرنگە وەکو لە ناوچەکەین بۆچی عێراق لەو نەخشەیەدا ڕەنگکراوە؟ گومانم وایە کە ناتانیاهۆ ئامادەکاری دەکات بۆ شەڕێکی فراوانی دیکە دەیەوێت هەموو ئەو شوێنانەی کە لەو نەخشەیەدا بەڕەش دەستیشانی کردبوون بیان هێنێتە ناو شەڕەکەوە ئەو باسی دوو نەخشەی کرد نەخشەیەکیان کە ئاشتیە کە زۆرینەی دەوڵەتانی کەنداوی تێدا بوو نەخشەکەی دیکەیان نەفرەت بوو کە زۆرینەیان بەرەی مەقاوەمەن ناتانیاهۆ دەیەوێت بڵێت کە ئەم نەخشەیە دیاریکەرە یاخود ئەم نەخشەیە شەڕ و ئاشتی جیا دەکاتەوە ئەوەی لە ناو نەخشە ڕەشەکەدایە شەڕ و نەفرەتە دەیەوێت هێرشی بکاتە سەر دەیەوێت مەترسیەکانی کەم کاتەوە دەیەوێت خۆی لە شەڕی ئەو نەخشە ڕەشە بپارێزێت کە ئێران سەرکردایەتی دەکات عێراقی یەکێکە لە وڵاتانە گومانیشی تێدا نییە بۆ نمونە ئەگەر ناتانیاهۆ ئەو پلانەی دایناوە بۆی بچێتە سەر نەک تەنیا سووریا و لوبنان بەڵکو دەستدەبات بۆ عێراق دەستدەبات بۆ ئێران دەستدەبات بۆ یەمەن دەستدەبات بۆ هەموو ئەو وڵاتانی لە ئێران نزیکن. بەڵێ بەڕێز ئەمین بەشیر چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە لوبنانەوە لەگەڵمان بووی سپاس وە بەڕێستە.